بەڕێزان دوای ئەوەی ڕۆژی 30 دەستنیشان کراوە بۆ هەڵبژاردننی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان کارگێڕی هەڵبژاردن خشتەی کردارەکانی بۆ سەرجەم قۆناغەکانی هەڵبژاردن ئامادە کرد کە تێیدا لە 27 پێنج تۆمارکردنی گشت لیست و قەوارە و هەڵپەیمانیەتەکان بۆ تاریخەکانی دوای ئەوە ئەنجامدرا لە حوتی حوتەوە ئیعلانمان کردو بۆ ماوەی 19 ڕۆژ بۆ وەرگرتنی لیستی پاڵێوراوانی سەرجەم لیست و قەوارە و هەڵپەیمانیەتەکان ئەم ڕۆژ کە 16 حوتە ڕۆژی ئەنجامدانی پرۆسەی تیر و پشکە بە مەبەستی پێدانی ژمارە بە سەرجەم قەوارە و لیستەکان بۆ بەشداریکردنیان لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بە نەتیجە لە نەتیجەی دروستکردنی ئەو تۆمارە نوێیە توانراوە کە جیاوازی 200,000 دەنگدەر لەگەڵ تۆماری دەنگدەرانی عێراقا لە تۆمارەکەی خۆمان ناپسڕینەوە ئەنی ئەو تۆمارە نوێی کە دروست کراوە جیاوازە لەگەڵ تۆماری دەنگدەرانی عێراق بە 200,000 دەنگدەر. کۆمەڵی ئیسلامی کوردستان 194